وایە بارم سوکترکە پشتم شکا دەرنابم یاوا بکە زمانم لی تێکچێ کۆدی سرم یا زاتێکم وەبەرنێ لە هیچ نەفرینجێمەوە و شعر بێ کفنی بەرم ئێمە وەک خوێندکارانی کۆلێژی زمان بەشی کوردی ئێواران بە هاوکاری خوێندکارانی سەرجەم کۆلێژ و بەشەکانی تریزانکۆ هەستاوین بەڕێخستنی ئەم سیمینار و کۆڕە لەژێر ناونیشانی زمان و خاک و خوێندنەوەی شعر بۆ شاعیری گەورەی کورد مامۆستا عەبدوڵڵا پەشێو. ئێستاش ئێوە و شاعیری گەورە مامۆستا پەشێو. ڕۆژتان باش خۆشەویستەکان بەڕاستی من پێش ئەوەی گۆڕەکەی هەولێر بکەم دوو ڕۆژ لە سلێمانی بووم بە ئاوات بووم کە تەرەفێک بدۆزمەوە گۆڕێک لێرە زووتر ساز بکەم. ئێستاش زۆر سوپاسی ئەو پێشوازیەتان دەکەم. ئەو پێشوازیە گەرمە لە ئاستی گەورەی ئێوە و گەورەی سلێمانیە. دەبوایە هەشتی مانگ سەفەر بکەم. زۆر پێم ئاستەم بوو نێمە سلێمانی لێرە کۆڕ نەکەم. خۆشحاڵم کە سەفەرم نەکرد و بە خزمەت ئێوە گەیشت. لە حەقیقەتدا من لە کۆتایی شەستەکان بە تەواوی لە بیر و باوەڕێکی سیاسی دابڕام و مەسەلەی سەربەخۆیی کوردستانم کرد بە مەسەلەی هەموو ژیانی خۆم. واتە من پێم ناخۆشە بڵێم نەتەوەییم، چونکە هەندێک جار بە ناوی نەتەوەیی و نەتەوەخوازیەوە زۆر کاری دژوار کراوە کە ئەمە نە لە کورد دەوەشێتەوە نە لە ملەتێکیش دەوەشێتەوە کە وڵاتەکەی داگیر کراو بێ. ئەوەی ئەو پەڕی کە کورد دەیەوێ پێی بگە ئەوەیە لە سنوورێکی پارێزراودا بژی لەگەڵ دەر و دراوسەیانی خۆی لە پەیوەندێکی باشدا بێ. ئێمە وڵاتمان داگیر کراوە، ئێمە وڵاتمان پارچە پارچە کراوە. ئەگەر بمانەوێ وڵاتی خۆمان لە بن دەستی خۆمان بێ، خێر و بێری ئەم وڵاتە بۆ خەڵکەکەی بێ، ئێمە ئەو پەڕی نیشتیمان پەروەری. زۆر جار وا تێدەگەم ئەو بیر و باوەڕێی کە جاران من لەسەری بووم بۆ دەسماڵێک قەیسەری ئاگر تێبەردەدا. واتە من دەمەوێ وڵاتێکی گەورە و گران کە
پەیوەستە بە کولتورێکی هەزاران ساڵەوە بیکەم بە وڵاتێکی دیموکرات جا لەناو ئەو وڵاتە گەورە و گرانەدا بچم داوای ئۆتۆنۆمیەکەم. بە باوەڕی من ڕزگارکردنی کوردستان زۆر ئاسانترە لەوەی من بتوانم هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکەم بە وڵاتانی دیموکراسی. مەسەلەی بۆچی هەندێک لە شعرەکانم ڕەنگە تووڕەییان پێوە دیار بێ. ئایا من هیچ حساباتێکی تایبەتم هەیە خوانەکە لەگەڵ کەسەکان لەگەڵ سەرکردەکان دڵنیاتان دەکەم نەخێر. ئەوە پرسیارێکم بۆ هاتووە دەڵێ تۆ لەگەڵ بەرپرسانی کوردستان دانیشتووی. من لە ساڵی 1992 بۆ یەکەم جار گەڕامەوە کوردستان. پێش گەڕانەوەم بڕیارمدا قەت هەتا مردن سەر نەکەم بە بارەگای هیچ حزبێک. ئەوەی بێتە لەم فەرموبابێ ئەوان ئەوەی هاتبێ هەتا ئێستا بە عادەتی خۆمان پێشوازی لێ کردووە. بێگومان دەبوایە سەرکردایەتی کورد لە ئاستێکی تر بیر بکاتەوە، لە ئاستی نەتەوەیە کە 2500 ساڵە وڵاتەکەی بندەستە بێگانە حکمی دەکەن. دەبوایە لەو ئاستە بیر بکەنەوە. بەڵام ئەوەی ئەوان کردیان براکوژێکی درێژخایەن بوو، ئەوەی ئەوان کردیان لە ساڵی 91ەوە دەبوایە دەستورێک بۆ کوردستان دابنێن کە ببێ بە پێشینەیەک بۆ دەستوری حکومەتی عێراقی. یعنی حکومەتی عێراقی دەستورەکەی ئێمە ڕەچاو بکە ئینجا دەستوری خۆی دانێ، بەڵام ئێمە لە باتی ئەوە چاوەڕ هەتا ئێستاش چاوەڕێ دەکەین. و پێم وایە هەر شتێکیش کە دەکرێت لە کوردستان بێ حسابات نییە. پێم وایە کە دەستور دانانرێ چونکە خەڵکانێک هەن نایەنوێ ئاڵوگۆڕی بکرێت لە دەسەڵات. دەستور بۆ دادنێت تۆ 2 جار ئەم کارە دەکەی، 3 جار ئەم کارە دەکەی، بەڵام کە دەستورت نەبوو هەتا گەراجی باشۆ کەس ناڵێ ڕاوەستا. جگە دەبەش زۆر شتی تر لەو بابەتە بەڵێ خەڵکێک هەیە نایەوێ لە کوردستان سیستێمی بانک دامەزرێت. لەبەرچی نایەوێت سیستێمی بانک دامەزرێت چونکە نایەوێ هاتوچۆی سەرمایە بە کەناڵێکی زوڵاڵ و ڕووندا تێپەڕێ چەند دێ و چەند دەچێت. نەخێر هەر حەز دەکات بە جوولیا یا بە زەرف پارە دابەش بکات چونکە ئەمە حساباتی لەسەریە. یعنی مەبەستم ئەوەیە هەر شتێکی کە دەکرێت بێ حسابات نییە. مەسەلەی ژنکوژی یا ئەنفالی ژن ئەمە بێگومان نیگەرانی کردوم چونکە وێنەی وڵاتەکەمی زۆر ناشرین کردووە. یعنی تۆ لە ئەوروپا ئەو برایانەی کە لە ئەوروپا بوونە دەزانن کە دەڵێت کورد یەکەم شت کە دێتە بەرچاویان ملەتێکی ژنکوژە کە ئێمە وانین بەڕاستی. مەسەلەی پرۆسەی دروستکردنی نەتەوە دروست ناکرێت، بەڵام پرۆسەیەکی مێژووی هەیە ئێمە دەتوانین ئەو پرۆسەیە خێرا بکەین، دەشتوانین ئەو پرۆسەیە ڕابگرین یا بەرەو پاشەوەی ببین. لە ماوەی ئەو 20 ساڵەدا من پێم وایە پرۆسەی تۆکمەکردن و ڕسکاندنی نەتەوە وەک نەتەوە زۆر پاش کەوتووە. ئێمە لە باشترین حاڵدا هەمووی لەو شوێنەی کە پێی دەڵێن هەرێمی کوردستان کە من نەختە گومانم لەو تێرمینە هەیە، ئێمە هەرێمێک هەیە پێی بڵێن هەرێمی کوردستان سنوورێکی دەستنیشانکراوە و پارێزراوی هەبێ، لەشکرێکی یەکگرتووی هەبێ لە زاخۆوە هەتا بەدرە و جەسان بە وڵاتی خۆی بزانێ و هەست بە ئینتیمایەک بکا بۆ ئەو خاکە. ئایا ئێمە دەستورێک کۆمەڵێک یاسا هەن کە بتوانن بەرگری لە هەموو خاچی کوردستان بکەن بەبێ جیاوازی؟ ئەو هەرێمۆکەی کە هەیە کە 40 چەند لە سەتانی دابڕاوە و پێی دەڵێن مەناتق متەنازع عەلەیها، ئەی هاوار دیبەگەکەی بن هەولێر کە قەت و قەتمەتن مەناتق متەنازع عەلەیها نەبووە. مەخمود خۆم لەوێ مامۆستا بوویمە قەت ڕۆژێک لە ڕۆژان شەڕی لەسەر نەبووە لە بینی کورد و عەرەب. ئێستا ئەوێش ناوچەیەکی ناوچە جێناکۆکەکانەوە.
زمن ما بستم يعني إما دابر بوينا تنانت أو زماني كهتات سنصالك لموبر يجيك أجر أوراقي كتاب يجي يعني أول دا ترسم وابن دون على خوينكار أو كتم خوينكار يجي شو أوش دا باش كراوه أجر أوراقي كسيكتان تماشا بكرد با ما مستعان زانكو زور وزحمت تو دزاني أما خانقينية أما هوليرية أما سليمانية أما هلبزية يا هورامية زحمت دزاني استا أو بروسية برو باشوية حتى دي مادويران تردلي استا شر ديالكتكانا شر شاركانا شر ناوچكانا أما همو سياستي نخبين دواراني أو حزب ستالينيانا إيمي جانت أو روجا رشا كآوانا من أوادم أويا الروجك لروجان لكردستانيش ووقت لأوروبا حزبي أوفيس بيدابي أوفيس أو حزب مزباني كبديان وبسطان وبهزاران تبارقا ونيوي ملتيان كردو بحماية وإتر إتشا وديريشي أو داهاتي أم ملتانية أما دبي ببريتوا حزبي موديل دا مصري لكردستان بويا كم زاد أو حزب ستالينيانا أبي من نار من بشن خوانكا برام أبي خويا واش بقورن أجر حزب ستاليني قابليتي أو يتدابي خوي بقورن لصالي 2003 هم مو خارج كردستان تان لبردست دابو حكومتيك نمابو لشكري نبو بوليسي نبو آسايشي نبو دائرو دهم دزگاي نمابو أو حكومتي 8 سال داجر كري ولاتي توبوا أو حكومتي نشتماني توي أنفار كردوا ملتي توي أنفار كردوا أوي خاچي توي كيميا باران كردوا تو هي بيدي بكي ببي أوي هيج حساباتك بكي بو أو خاك بتشي لبيلي لبغداد لشكري بودا مصريني وبوليسي بودابني ودام دسكي بوداني إنزا فروكي إف شازدشي بودا كري زور شاكا إنزا باشا بدشي داوي حق خودك يعني من بدري جايين يجو ملتيكم بيشقنايا براستي أمريكا دبواي يكسر أو ناوشاني كداجير كراون يكسر بخرين ناو سيستيمي آسايشي كردستان آسايشيان بباريزي لا حمرينوا كس ناچه أم قندو أو قند بكا لم قند چه زوري نيا لو شارة چه زوري نيا أجر كرد ببيتا صد لسر صتيش لبغا كس ناي سرجميري بكا لبغدا كس ناي لأسطنبول شوار 5 مليون كردي تيدا سرجميري بكا أما خاجي تويا أما ولاتي تويا با صد لسر صد عرب هیچ مشکلی نیست. صد لسر صد ترکمان هیچ مشکلی نیست. پارسگار مدیر پلیس و هر چی بد کل سنا با ترکمان با عرب با نظام هر چی دارن بکن. بلان اما خارج کردستان لم بری حملین اما خارج کردستان. دبوار بود. مثلا زمان کردی که لهموزه زور باسی دکم. اگر مثلا که اوندا پرلم مترسی نبوایا اوندا کاتم بوی ترخان ندکر. یک لحوه کانی قرانه وام استا مثلا زمانه و رجاندنی زمان اوندا بسنیه کسان روزه که ولی پارلمان باسی دکن. بسنیه چون که او دردی توشی زمانی کردی هاتوا بدر جایی نجو زمانی کردی او نهامتیانی نبینیوا. زمانی کردی خریکە کۆدەکانی خۆی وندەکە چۆن؟ چونکە کۆمەڵێک کۆد هەن کە هەزاران ساڵ پشتا و پشت گەیشتون بە ئێمە ئەو کۆدانە نەنووسراون بەڵام ئێمە تێک دەگەین ئێستا مەترسی ئەوە هەیە ئەو کۆدانە ون بن کە تۆ گراماتیکت گۆڕی کە تۆ سیستێمی ڕستەسازی و وشەسازیت گۆڕی ئیتر هێواش هێواش کۆدەکان ون دەبن کە تۆ لە جیاتی ئەوەی بڵێ ئێستا هەنووکان نەها نهۆ هەنووکانی ئێستاکانی ئێستاکوونێ بێگە ئێستا دەڵێ لە ئێستادا في الوقت الحاضر کە تۆ گوتن لە ئێستادا بە خودای پاش دوو ڕۆژ دەرێ لە دوێنێدا لە پێرێدا یعنی سیستێمەکەت تێکدا
کە تۆ گوتت سیستێمی زمانی کوردی ئاوایە دەڵێ هاوگوند هاوبیر هاوشار هاوڕێ هاوسەر هاوپۆل هاوگوند کە تۆ گوتت هاووڵاتی تەواو ئەوەکەت تێکدا پێوانەکەت تێکدا اینجا سبەینی دەڵێن هاو نیشتیمانی دەڵێن هاوگوندی لە باتی هاوسەر دەرێن هاوسەری هەتا دوایی من مەترسی ئەوە دەکەم کۆدەکانی زمان تێک بدەین دەستکاری گرامەر دەکرێت گراماتیک تەواو کە تۆ دەستکاری گراماتیکت کرد یان دەستکاری ڕێزمانت کرد ماڵمان وێران بوو شتێک هەیە لەسەری ڕێک کەوتووی نیشانەی کۆ ئاوایە کە تۆ هاتی لە خۆتەوە منش سبەی دەتوانم بڵێم وەڵا قوتابیان نییە قوتابی سنە مەسەلەن ئینگلیزە قبول دەکا ئەخ لە باتی ستودنتس بڵێ ستودنتم مەسەلەن کەس قبول دەکا کەس قبول ناکە ئینگلیزێ ڕێنووس ئێستا هەر کەسە و ڕێنووسی خۆی هەیە ئینگلیزێ قبول دەکا بووک کە بە دوو ئۆ دەنووسرێت بەیەک ئۆ بینووسێت قبولی ناکە کەس قبولی ناکە ئێمە ئێستا وەی لێ هاتووە هەر کەسە و ڕێنووسی تایبەتی خۆی هەیە بە تایبەتیش کە ئەو تەلەڤیزیۆنانە ئەو ڕادیۆیانە ئەو ڕۆژنامە و گۆڤارانە زۆربەیان کەوتنە دەست کادیرانی حزب جا حزب حەقی نییە و کادیرە خوێندەوارە خوێندەوار نییە ڕۆژنامە نووسە ڕۆژنامە نووس نییە زمانزانە زمانزانە ئەوە ئیشی ئەو نییە گرنگ ئەوەیە زەڕی بۆ پەز نەبێ دەست لە فلان و فیسکە نەدا ئەوەی بیری لێ ناکەنەوە زمانە ئەگەر نا 20 ساڵە دەمانتوانی ئێمە ئۆرگەنێکمان هەبێ وەکو ئەکادیمیای زمان ئەکادیمیای زمان تا ئێستا بەو مانایە من پێی دەگەم لە کوردستان نییە مەسەلە ئەوە نییە تۆ کۆڕت هەیە یان نییە مەسەلە ئەوەیە ئەو کۆڕە تا چ ڕادەیەک دەستی دەڕوا من کە دەبینم سەرۆکایەتی هەرێم بە هەڵە نووسراوە من دەبێت یەکسەر بتوان برم کاکە ئەوە یەی پەیوەندی کەمە هەڵەیە و بینی نەخوارێ کە نەمتوانی ئەمە بڵێم تەواوی ترم کۆڕی چیم ئێوە ئەگەر نازام سلێمانی ڕەنگە کەمەوە کەک باشتر بێ بەڵام باوەڕ بکەن کە تابلۆیەکانی دوکانان و شوێنەکانی هەولێر دەبینی مرۆڤ لە خەمە هەر دەبێت پێ بکەنی چونکە بە گریان تۆ یعنی کوڵی دڵت دانامرچێ بە پێکەنین نەبێ چونکە هی گریان نییە ئەخر شتەیە من تێی ناگەم چەند زمانیش بزانی تۆ هەر نازانی چ نووسراوە ئەبێ ئەوڕۆ شەب گۆڕێ ئەبێ ئەکادیمیەیەک دامەزرێ پسپۆرانی ئەگەر پسپۆران مابن چونکە زۆریان لەناو چوون زۆریان سەریان نایەوە بەداخەوە ئێستا زۆر درەنگ نییە ڕەنگە چەند کەسێکی زمان زان مابن زمان ناس مابن بەڵکو بگەنە ئەو شوێنە دەسەڵاتی تەواویشیان بدرێتێ کە ئەو تابلۆ شتانە هەموو بگۆڕن ڕێنووسێکی یەکگرتوو بۆ هەموو کوردستان دابنێن من بەبەستم ئەم پارچەیە ئەم بەشەی کوردستانە لێرە زمانی کوردی زمانێکی ڕەسمیە مادامە ڕەسمیە کاکە پێم بڵێ زمانەکەت کامەیە ڕێنووسەکەت کامەیە ئەلفوبێیەکەت کامەیە هەی هاوار زمان شتێکی پیرۆزە ئەمە ناسنامەیە کەچی کتێبی منداڵانمە هەر لە یەک لاپەڕەدا وشە هەیە بە دوو شێوە نووسرایە بۆیە دوو ڕێگە هەیە یا ئەوەتە دانوستان بێ لەگەریان کاکە دایمەزرێن خێرتان دەگاتێ دەسەڵاتێکیشی بدەنێ نەختە واز لە کادیرەکانی خۆتان بین خەڵکەکی پسپۆر هەیە خەڵکەکی لێزان هەیە بیان بەنە پێش یا ڕێگەی دووەم ڕێگەی دروستکردنی فشارە من لەگەڵ ڕێگەی دووەمدا لە هەموو جێک ئەبێ باسی ئەوە بکرێت وەک لە هەولێر گوتم ئەبێ وەک لە هەولێر گوتم زمانی کوردی شەرەفمانە و ناموسمانە و غیرەتمانە و ئەبێ لێی کوردی باکوور گۆتەنی بە خاوەن دەرکەوین یعنی ئەبێ بیپارێزین بە هەموو شێوەیەک لە ئەوروپا ئەوەندەی من بزانم کە شتێکی تازە دەردەچێت کۆڕی زانیاری یا کۆڕی زمان یا ئەکادیمیای زمان بڕیار دەدا ئەم وشە پڕ بە پێستی ئەو وشە بێگانەیە کە بڕیاریدا لە باخچەی منداڵانەوە حتا دەگاتە زانکۆکان هەموو ڕۆژنامەکان گۆڤارەکان ڕادیۆیەکان تەنانەت کۆگاکانی کەل و پەلفرۆشتنیش بەگوێی ئەو ئەکادیمیایە دەکەن چونکە مەرجەعە ئێمە ئەگەر
شتێکی لەو بابەتەمان نەبێ زمانەکەمان هێواش هێواش لەناو دەچی ساڵانە سەتان زمان دەمرن. من جگە لە زمانی عەبری پێم شک نایە یەک زمان مردوو بێ و زیندوو بێتەوە. ئەو زمانە لە ماوەی چەند ساڵێکدا زیندوو کرایەوە وای لێ کرا کە لە زمانی تەوراتەوە لە زمانی ئاینەوە ببێ بە زمانی سەردەم، زمانێک کە بتوانێت هەموو شتێک دەرببڕێ. ئێمە پەرلەمانێکمان هەیە باسی زمانی کوردی دەکەن بەڵام بڕیان بە عەرەبیە، یعنی زمانی کوردی ئەوەندە هەژارە. ئاخە زمانی کوردی ئەوەندە هەژارە، ئەو زمانە شلکە، ئەو زمانە دەوڵەمەندە، ئەو زمانە شیرینە کە یەک لە چل زمانە گەورەکانی دنیاە. تۆ بڵێ زمانی کوردی نەتوانێ بڕیارە پەیتەکانی پەرلەمان دەرببڕێ؟ ماڵی لێرە. ئەو شتەی 20 ساڵ لەمەوە بەردەکرا، ساڵی 91 من پێم وایە زمانی کوردی پێویستی بە بڕیارێکی سیاسی هەبوو، یەک بڕیاری سیاسی و زێتر نا، بەڵام جوڕئەت نەبوو ئەو بڕیارە سیاسیە بدرێ. ئەو کاتی ئەو حەساسیەتە ئەوەندە پەرەی نەسەندبوو. ئێمە فرسەتێکی مێژوویمان لە دەست خۆماندا، ئێستا مەسەلەکە زۆر ئاڵۆزتر بووە، بەڵام دەکرێ هێشتا هەنگاوی بۆ بنێین. سەربازی ون کە وەفدێ دەچێتە شوێنێ بۆ سەرگۆڕی سەربازی ون تاجە گوڵی نەیەک دێنێ. ئەگەر سبەی وەفدێک بێتە وڵاتی من لێم بپرسێ کوانێ گۆڕی سەربازی ون، دەڵێم گەورم لە کەناری هەر جۆگەیە، لەسەر سەکۆی هەر مزگەوتێ، لەبەر دەرگەی هەر ماڵێ، هەر کلێسەیە، هەر ئەشکەوتێ، لەسەر گابەردی هەر شاخێ، لەسەر درەختی هەر باخێ، لەم وڵاتە لەسەر هەر بستە زەمینێ، لەژێر هەر گەزە ئاسمانێ، مەترسە کەمێک سەرداخە و تاجە گوڵی نەکەت دانێ. عاشقی زگماک خۆ من سەنگم هەمان سەنگە و لەشیشم هەر هەمان لەشە، ئەی بۆ هەردەم وا هەست دەکەم ئافرەتێکم لە باوەشە. بە تۆ دەبینم، بە تۆ دەبیسم، بە تۆ دەپەیڤم، کەچی مخابن ناوبانکی منە و ئەتۆش بزری، چەند لام ستەمە هەروە دەزانن کە تۆ منیت و کەسێکی تری. دوو ئاوا بوون. دانی ئێواران سەرنج دەدەمە ئاوابوونی خۆر، دەزانم منیش زوو بێ یا درەنگ دەبێ ئاوابم، بەڵام مخابن دەمی ئاوابوون وەکو زەردەپەڕ سەحراوی نابم. شعر تا دێ شعرم خۆشتر دەوێ، چونکە شعر وەک شۆخێکی دوودڵ وایە، هەموو ڕۆژێ جێ و کاتی ژوان نیشان دەکەین، بە دەگمەندێ یا هەر نایە.
ژینی پێش تۆم لە یاد نییە، من نەبووم بووم کە تۆم ناسی زمانم گرت، چاوم پشکوت، سەرپێکەوتم دارە دارە، چۆن باوەڕکەم بەوەی دەڵێ لەدایک بوون هەر یەکجارە. شەپۆلم دیوە خۆی وا لە کەنار ڕاپسکاندووە، گوتومە ئیدی ناگەڕێتەوە، لێ جار لە دوای جار دەگەڕێتەوە بە گوڕتر بە غار. وای خوایە گیان چەند لە یەکتر دەچین، من لە شەپۆل و ژنیش لە کەنار. لە باخێکدا پیاوێک سەری بەشانی شۆڕە ژنێک کردووە، مناڵێکی ئارامە و لە بێشکەدا نووستووە. خۆزگەم بەخۆی من وەک ئەو نیم، بۆیە چاوم پێی هەڵنایێ، من چەند جاری سەربەشانی ژنێک دەکەم، لەبەر سرتەی ژنانی دی خەوم نایێ. ئەم شەو وەک هیچ شەوێک نییە، ئەم شەو وەک هیچ شەوێک نییە، تەنیایی وا کێ دەتوانێ لێ حاڵی بێ، تەنیایی وا کێ دەتوانێ لێ حاڵی بێ، مەگەر چڵەبەی بوونێکی تەنیای بەربا، قومریەکی شاباڵ شکاو، تووتکەیەکی دایک مردە، یا پەیوێکی ئەودی و شوورەی دەمی داخراو. وامزانی دێی هێشتا زوو بوو، بە شەو بۆم گوت ڕابێ و هەوا بۆن کود بکە، هێشتا زوو بوو، بە شەو بۆم گوت ڕابێ و هەوا بۆن کود بکە، بە هێرۆم گوت نەخشینترین کراسی خۆی بکاتە بەر، بەناو شاردا ڕووبارێکم لە زیو تاودا، لەم سەرەوە هەتا ئەو سەر، لاڕێکانم بەدار لیمۆ و نارنج خەمڵاند، کە ترپەی پێی تاریکیش هات، چنگم پڕ کرد لە ئەستێرە و بە ئاسماندا هەڵم پڕژاند. وامزانی دێی ئەم شەو وەک هیچ شەوێک نییە، عەرشی شەعر بە مرواری و یاقووتیەوە، بە کۆشێکی گەرم دەدەم سەری پێکەم، کۆد و قفڵی قاسەی تەمەن دەخەمە ناو لەپی دەستێک، پەنجەکانی گزنگ باوێن ڕوویان تێکەم. ئەم شەو وەک هیچ شەوێک نییە. چەقی گەردوون کێ دەزانێ کوێیە چەقی ئەم گەردوونە، کێ دەزانێ کوێیە چەقی ئەم گەردوونە، ئەم گەردوونە بێ سنوور و میچ و بنە. ئێوە هەرچی دەڵێن بڵێن، بەڵام بۆ من چەقی گەردوون ناوکی ژنە. عەشق لە دەستم دێ خۆم وا بشارمەوە، هیچ کەس نەتوانێ پەی بەجێم ببا، من دەتوانم خۆم وا بشارمەوە، هیچ کەس نەتوانێ پەی بەجێم ببا، کەچی نازانم ڕوو لەکوێ بکەم، داد بۆ کێ بەرم، لە پشت هەورانش خۆم حەشار بدەم، عەشق یەک ڕچێف دەگاتە سەرم. پێ
گەر پێت نەبوایە ئێستاش خەڵوەتگەم هەر بێتۆ دەبوو ئێستاش دەبوایە بەم شەوە ساردە چاوم لە ڕێت بێ چێ دەڵێ هەر لێو شایانی ماچە توخوا لێم گەڕێ با یەکەم ماچم بۆ بەری پێت بێ قەت نازانی چەند ئازیزی قەت نازانی چەند ئازیزی ئەگەر باخ و بێستانێک بای هەموو بەری بەیانیەک سرم دەدای بە شوێنەیی بست بە بستی خاکەکەتم بیراز دەکرد بڕکە بڕکە گەڵا گەڵا ساتەکانتم پڕ لە تیشک و ئاواز دەکرد قەت نازانی چەند ئازیزی گەر من دەریا و تۆش کەنار بای لە گشت لاوە غافڵ گیرم دەکردیت و وەک دوورگەی خۆم جاڕم دەدای هەموو شەوان بە ڕێژنەیەک ڕەشە ڕێحان پێڵووی چاوم لە یەک دەنای سبەینانیش گزنگڕشێنم دەکردی لە شنەبای ئاوڕشمینم هەڵدەکێشای قەت نازانی چەند ئازیزی داڕشتنەوە تۆ هێندە پەرتی بە من و دنیا و ئەم گەردوونەدا پڕژاوی وەک مەی تۆ هێندە پەرتی بە من و دنیا و ئەم گەردوونەدا پڕژاوی وەک مەی مەراق مەجارێک بەرجەستت بکەم بتبینم وەک هەی لە تاریکیدا باشتر دەبینم لە تاریکیدا باشتر مەتەڵ و مامک هەڵدێنم تۆش وەک شاپەڕی ئەستێرەکانی تا تاریک دانێ تیشکت ناگاتە ڕەگ و لک و پۆم بۆیە کە ئەم شەو دەیتە بن کەپری ڕەشە ڕێحانم با هیچ نەسووتێ نەچرا نەمۆم دەمەوێ هەمووت هەڵوەشێنمەوە شانە بە شانە ئەتۆم بە ئەتۆم لە جەستەیەکدا داد بڕێژمەوە مشت و ماڵت کەم بە ئارەزووی خۆم کاک پێش ئەوەی بێمە بەردەمت کام بیری جوان خوڕپەدارە کام دێڕ هەڵبەست زۆر بەکارە شانەی دەکەم وەک پەرچەمت لە ماوەی چاو قوچانێکە هەزار و یەک خەونی شیرین دەمکەن بە مەم دەتکەن بە زین لە خەیاڵما پاییز بەهاری لێ دەچێ درەختی ڕووت گەڵای سەوزی پێوە دەرچێ بەڵام سەد ئاخ ئەی دەروون پاک کاتێ بانگم دەکەی بە کاک کاک وەکو مار بەرەو گوێچکەم جنگڵ دەدا کە دێمە بۆ خۆی لە زمانم لول دەدا هێدی هێدی پوتم دەدا کفنی زەردی نائومێدی من لە دڵتام لە دەروونتام لە گلێنەی چاوی ڕوونتام شەرم مەکە بە ناوی ڕووت ناوم بێنە پڕ بەگەروت با لە یەکتر ئاشکرا بین تاکەی لە ناو ئاگرا بین نە تۆ خوشکەی نە من کاکم خۆشەویستی دەروونتام زەردەپەڕی ئێوارەیە ڕەنگێکی سووری هەناری لووتکەکانی نەخشاندووە ئەتۆ بڵێ لە هەنگامەی داخزانە خۆر
خلیسکی نەبرد بێ ئەتۆ بڵێ تیشە شاخە نوکتیژەکان برینداریان نەکرد بێ هەم تۆم خۆش دەوێ هەم ئەویش کە من تەنیا جارێک بژیم هەم تۆم خۆش دەوێ هەم ئەویش کە من تەنیا جارێک بژیم نەتیشتی ڕۆژ دەتۆرێنم نەتری فەیمانگە شەویش ئەگەر دوو جار ژیابم خۆشەویستم هەر تۆ دەبووی لەمەیانە لەوی ترە ئەوم دەکرد بە تاقانە بەڵام چ بکەم کە من تەنیا جارێک بژیم چارەم نییە هەم تۆم خۆش دەوێ هەم ئەوی هەم تیشتی ڕۆژ دەپەرستم هەم تری فەیمانگە شەویش پێداچەقاندن دەزانی بۆچی قاچم لە مەیدان داچەقاندووە و جارێ بە شەعر ناڵێ ماڵاوە چونکە چاوەڕێی شاعرێک دەکەم گفت و پەیمانی هاتنی داوە ئەو شاعرەی دێ پەریەکانی ماد لە ئاوی وان و خاچی چای حمرین هەڵیان شێلاوە کاتێ هەڵدەکا لە گەردەلوول و بار هاترە لە من مێرخاستر لە من گەڕناستر لە دوندی قندیل بێپەرواترە ئەو شاعرەی دێ هەر نەفەسێکی دەبێتە نەخشێک لەسەر زنارە هەر نیگایەکی مۆمێک پێدەکا لە تاریکستانی ماڵە هەژارە ئەو شاعرەی دێ لەکوێ من دەمم کڵێڵە بوو بێ ئەو دەتریشقێنێ لەکوێ من پرتە و بۆڵم هاتبێ لەوێ چاوی ئەو چەخماخە دەدا و گڕدا دەچێنێ ئێستا زانیتان بۆچی من قاچم داچەقاندووە و جارێ بە شەعر ناڵێم ماڵاوە من چاوەڕوانی شاعرێک دەکەم گفت و پەیمانی هاتنی داوە من قوربانی گەنجان بم باشترە خەریکم ئومێد پەیدا دەکەم بە گەنجان زۆر لەبەرەوە زێتر گەنجان دەبینم ئێستا ئومێدم پەیدا کردووە شاعر کە چارەنووسم هەر خۆڵەمێش بێ کە زوو یا درەنگ هەر دامرکانی گڕم لە پێش بێ لێم گەڕن تا هەم هەناسەم ڕێژنەی پەڕی بەیبوون بێ نیگام بازرقەی عەشقی ڕەها بێ بن پێم هەر لووتکە و ژوور سەرم تەنیا عەرشی خودا بێ پەراوێزێک بۆ مێژوو ئەم شەعرەم پێشکەشی کاک عەزیز محەممەد کردووە ئەوەی هەور پەڕە دەکا و دەیتارێنێ قۆناخ قۆناخ ئاقار ئاقار هەر خۆمانی ئەوەی کەوە و کەو ڕاودەنێ ڕەوەز ڕەوەز زنار زنار هەر خۆمانی هەر تابوتێک بۆمان دەکرێ تەختە و چەکوچ مێخ و بزمار هەر خۆمانی هەر شارێکمان دوگمەی یەخەی دەترازێنرێ دەستە دز و پاشە دز و حەسی شار هەر خۆمانی لە هەر باخێک گر لە باڵی دارێک بەربێ لە هەر شاخێک تاشە بەردێک بڕمێتە خوار هەر خۆمانی هەر ڕۆژێکمان هەر مانجێکمان هەر ساڵێکمان هەڵدەواسرێ سێدارە و پەت هەر خۆمانی
دوو لەت بین و چوار لەت بین و هەزار لەت بین تیغی نەفرەت هەر خۆمانی پشت و قامچی باڵدار و داو هەر خۆمانی پێو بەرپێنا ئاگر و ئاو هەر خۆمانی با کەس چیدی تف هەڵناوێ بۆ ئەوانەی مێژووی مردوون با کەس چیدی سووج نەخاتە ئەستۆی دەریا و قسمەتی خوا و کەچگەڕانی چەرخی گەردوون گشت سەحراکان بنارێکیان پێناگیرێ ئێمە خۆمان لووتکەکانمان پێشکەش کردوون گۆڕستان لە گۆڕستان بۆ بترسم خۆ هیچ نەبێ لەوێ لەو وڵاتە وەک تەرازوو کشوماتە ماڵۆچکەیەکی خۆم دەبێ لانەولانی دنیام لەبیر دەباتەوە ماڵۆچکەیەک نەمانگانە کرێ دەدەم نەکەس داوای کلیلەکەی دەکاتەوە ڕۆژ باش کچانی 100 ساڵ لەمە و پاش ڕۆژ باش کوڕانی 100 ساڵ لەمە و پاش چاوەڕێم کەن وا تێنەگەن هێندە دوورم ئەو بەڵێنەی بە ئێوەمدا هەنوو کەش لەسەری سوورم چاوەڕێم کەن نابێ ناشێ نەتان بینم مەپرسن کەی مەپرسن چۆن گومان مەکەن لە زڤرینم لەوانەیە ڕۆژی نەورۆز وەک پنجێک جیا لەسەر گردی مەلا مەروان بژێمەوە ڕەنگە شەوێک لەگەڵ تیشتی بروسکەدا داپەڕمە خوار و بێمەوە بێنێک وەکو تاپۆی ئاڵا لەبەر چاوان بشنێمەوە لەوانەیە هەردوای ڕێژنە بارانێکی سەر بەکڵاوە لە داوێنی ئەسپیندارێک وەکو کارجێک هەڵبتۆقم یا لە دەشتی کاولە قەرات شین بم وەکو گوڵە جۆیەک یا لە گەرمەی ڕەش بەڵەکدا بترنجێمە ناو ئاپۆرە و لە پڕ بێمە دەستی دۆیەک ڕۆژ باش کچانی 100 ساڵ لەمە و پاش ڕۆژ باش کوڕانی 100 ساڵ لەمە و پاش کە منتان دی بانگم بکەن بۆ سەر سفرەی پڕی خۆتان من دڵنیام نانی ئێوە تانی خوێن و ڕۆنتگ نادا من دڵنیام نانی ئێوە تانی خوێن و ڕۆنتگ نادا با شەوێکیش بە ئارامی بنم لە ناو پێخەفتانە لەم ژینەدا هەرچەند گەڕام بە دنیادا پێخەفی من یا کەڵەکی سەرشەپۆل بوو یا لچێکدار لە بەردەمی ڕەشەبادا لێم گەڕنجارێک لە چەقی ڕێگە بە ڕۆژی ڕووناک بێ فتوای مەلا و ئیزنی عەشیرەت لە ترس ڕەها لە تانە بێباک تێر ئاوێزانی کچە کوردێک بم هەناسەی بۆنی نێرگزی لێبێ بەری دەستیشی تام و بۆنی خاک ڕۆژ باش کچانی 100 ساڵ لەمە و پاش ڕۆژ باش کوڕانی 100 ساڵ لەمە و پاش تکا دەکەم بۆ ئەو ڕۆژە ڕۆژی زڤرین یا داپەڕین ڕۆژی شین بوون یا هەڵتۆقین پەساپۆرتێک بۆ من دانێن گرنگ نییە با ئەستور بێ یا تەنکۆکە با لاچێش بێ یا چوارگۆشە گرنگ نییە چۆنی دەڵێن با ئاوا بێ زەرد بێ سوور بێ شین بێ مۆر بێ یا ڕەشێکی وەک قەتران بێ لەم ژینەدا بە حەسرەت بووم تەنیا ڕۆژێک پێناسێکی زێدی خۆمم لە جیرفان بێ ڕۆژ باش کچانی 100 ساڵ لەمە و پاش ڕۆژ باش کوڕانی 100 ساڵ لەمە و پاش هەندێک نازانم بۆ لەم ڕۆژانە کە تەماشای دیوانەکانم کرد شعر هەیە 30 چەند ساڵێک پێش ئەمڕۆ نووسراون بەڵام بەگەرم دێنە بەرچاو نازانم لەبەرچی یەک وشە بەکار هاتووە زۆر جار گوێم لێ بووە ڕەخنەم لێ دەگیرێ وشەیەکی خراپ بۆ خوشکان بەکاردێ من یەکەم جارە ئەو سیفەتەم لە ئافرەت سندوتەوە
داومە بە پیاو ئەوانەی سیاست دەکەن تەواو بە پێچەوانە سەدان ساڵە لە وێرانە ماڵی خۆمدا کتکە کۆرەی گۆشەی متبەقی سوڵتانە سەدان ساڵە حەوش و بەرەی خۆم واڵایە و لەبەر دەرگەی دزانی خۆم پاسەوانم سەدان ساڵە ڕۆژێک دەبم بە مەیتەری والی بەغدا ڕۆژێک لە تاران کوتاڵم ڕۆژێک لیفکەم پشتی ژنی سوڵتان دەشۆم ڕۆژێک گەسکم شام دەماڵم سەدان ساڵە وەکو چنجەک دانەوێڵە ئاشی مێژوو فڕێداوم سەدان ساڵە وەکو چنجەک دانەوێڵە ئاشی مێژوو فڕێداوم هەر چار دەورم شارۆچکەیە و مێرو لە دەمیان تێناوم سەدان ساڵە وەکو چنجەک دانەوێڵە ئاشی مێژوو فڕێداوم هەر چوار دەورم شارۆچکەیە و مێرو لە دەمیان تێناوم سەدان ساڵە کاسە سەرم منارەیە چێ بێ دەنگی تیا هەڵدەبڕێ سەدان ساڵە نیشتیمانم نێرگەلەیە چێ بێ بەدەمیەوەی دەگرێ سەدان ساڵە لەبەر دەرگەی تەچیەی جیهان جووتێک سۆلی پینەم چێ لە پێم کا بۆ ئەو دەشێم سەدان ساڵە دوای تلیشێک فرێ دەدرێم سەدان ساڵە دوای پینەیەک لە پێ دەکرێم من پشتێکی بریندارم لە قامچی خۆم ڕاپەڕیوم من لافاوێکی لاسارم لەو کەنارانە هەڵساوم کە تەنجیان پێ هەڵچنیوم نانشمەوە نانومەوە بێ ئارامم ئارامی من چرایەک بوو ڕەشەبای دەورم خوێنە ڕشت بێ بەزەی من دەریایەک بوو بینیان پێوە ناو هەڵیان مشت نانشمەوە نانومەوە کە مندان بم کوا دەرفەت یا من یا مێرو کە من خوێن بم کوا دەرفەت یا من یا زێرو قەحپەن ئەوانەی پێم دەڵێن دان و مێرو برای یەکن قەحپەن ئەوانەی پێم دەڵێن خوێن و زێرو برای یەکن قەحپەن ئەوانەی پێم دەڵێن ماسی و چنگاڵ مشک و جەواڵ دەست و چزوو برای یەکن قەحپەن ئەوانەی پێم دەڵێن پەت و گەردن گوێزان و مو برای یەکن وەرن خەڵکە لە نێچیر و زان بپرسن بڵێن توخوا خەنجەر هەیە زانتی مارکە ڕاوچی هەیە نێچیر نەخوا دە خەڵکە لە کا بپرسن قەت ئاگری ساردی دیوە لە هێلانەی مەل بپرسن بە نیازی ماچ قەت ماردەمی تێژەنیوە دە لە داربەڕوو بپرسن تەوری دیوە داربڕ نەبێ دە لە کەرێکیش بپرسن گورجی دیوە کەردڕ نەبێ قەحپەن ئەوانەی پێم دەڵێن ماری شیرین ژاریش هەیە قەحپەن ئەوانەی پێم دەڵێن تەوری برای داریش هەیە من پشتێکی بریندارم لە قامچی خۆم ڕاپەڕیوم من لافاوێکی لاسارم لەو کەنارانە هەڵساوم کە تەنجیان پێ هەڵچنیوم نانیشمەوە نانومەوە بێ ئارامم ئارامی من چرایەک بوو ڕەشەبای دەورم خوێنێ ڕشت بێ بەزەی من زەریایەک بوو بینیان پێوە ناو هەڵیان مشت مناڵەکان ئێوەن زەڵکاوە شلەقێنن ئێوەن ئەو بوومە لەرزانەی سبەیکانی دەتەقێنن ئێوەن سبەی سنووری دەستکرد دەشێنن قەفی زنجیری لێک پچڕاو بە یەکترەوە دەڵچێنن ئێوەن سبەی لە قامیشلی لە دیاربەکری شێخ سەعیدا لە سلێمانی بریندارە لە مەهابادی قازیدا بە یەک فەلسەفە پێدەگەن گشت تێدەگەن ئەوەی کورد بێ نەوەی لوێ بێ دەبێت تێشووی ڕێی یەکێتی کوردی پێبێ مناڵەکان ئەی بێلانژین تاڵەکان شەو لە خەومان ڕێبوارێک بووم بۆ بارەگای یوتان دەچووم کە دەواازەکەی قوتی دام ڕەشم بینی ئالای هەبوو سپین بینی ئالای هەبوو هەرچیم بینی ئالای هەبوو قیژاندیان ئەی بێ وڵات بۆ دەرەوە ئەی بێ ئالا بۆ دەرەوە منش گوتم مەقیژێنن
کاچمەوە ئەم چیرۆکە بۆ مناڵانە جێڕمەوە. قەستە سەر یعنی دوژمنی خوێنە خۆ، دوژمنێکی سەرسەخت، زەرد و سەوس. من دەڤەرێک پێدەزانم قەستە سەری هەر زەردێکە زێڕی بەرزە عەیار نەبێ. من دەڤەرێک پێدەزانم دوژمنی هەموو سەوزێکە دۆلار نەبێ. شتیتر هەیە دووبارە دەخوێنم. ئەوە غەیب بە مەعنا دینیەکەی هیوادارم تێبگەن. کوڕە مەلامە غەڵەتان ناکەم. لە غەیبەوە هاتوومەوە پێتان بڵێم ئەم وڵاتە قەت بێ خرمەخرمی ناڵ و زرمەزرمی پۆستاڵ نابێ تاکو ئێوە ئەو پر دەبن. هەر دیل بوون و هەر دیل دەبن تا چەرچی و دست سەرکرد دەبن. خەونی شاعران، من شاعرێکی شێت ڕادەسپێرم، پاش ماڵە ئاواییم ئاگادارم کە لە دڕکەڵانی مێژووی گیانوەرێن خەونی چێ بۆتە زەمەند و پژوێن. پەلکە زێڕینەی خەونی شاعران یا گەندە خەونی قەچاقچیانی خوێن. میری دزان با چیاکان لەسەر هەست بن، با دار و بەرد هەر چاوێکیان هەزار چاو و هەر گوێیەکیان هەزار گوێ بێ. دەبا کوڕگەل دابەش ببن چەکەکانیان لەسەر پێبێ. با چۆلەکە گرمۆڵە بێ نەجری وێنێ، با پشیلە ئارام بگرێ نەمیاوێنێ. سەگ نەوەڕێ کەر نەزەڕێ تا مێرولەش بە دیواردا هەڵ نەگەڕێ. چونکە ئەمڕۆ دنیا دەمە و نخوون دەبێ. میری دزان بەم ناوەدا پێدەبێ. دەستم دێ ئاو چوو. یاگرا ڕێکلامی ناوێ. دنیا دەزانێ ڤیاگرەی دیدەشین چ خزمەتێکی ڕاست و چەپ دەکا. بەڵام پێم سەیرە پەرلەمەنتاری ئێمە کە دەیخوا هەمووی سز دەبێ قەبوڵ ڕێکلامی ناوێ.
دنیا دەزانێ ڤیاگرەی دیدەشین چ خزمەتێکی ڕاست و چەپ دەکات بەڵام پێم سەیرە پەرلەمەنتاری ئێمە کە دەیخوا هەمووی سست دەبێت قڕ و قەپ دەکات هەزاریش بوودا ڤیاگرەی بەدعەمەل تەنیا جیرفان دەستی ڕەت دەکات پون و کورسی کاتێ لە ماڵ بێزار دەبم ناو ماڵ و دیکۆر دەگۆڕم لە کۆمەد و دۆڵابەوە تا دەگاتە فەرشی بەرپێ کاتێ لە ماڵ بێزار دەبم ناو ماڵ و دیکۆر دەگۆڕم لە کۆمەد و دۆڵابەوە تا دەگاتە فەرشی بەرپێ کە لە خۆشم بێزار دەبم دیسا هەندێشت دەگۆڕم قەڵەم قۆبچا کراس دەرپێ لێ نازانم چ لە شاشەی تیڤی بکەم دەیان ساڵە هەمان قون و هەمان کورسی هەمان دەنگ و هەمان چەنگ و هەمان چەهرە و هەمان چەنە و چاوی برسی شاشەیەکە حکمە دەبێ هەتا مردن لێی بنۆڕم دۆش داماوم قوم و کورسی سەر شاشەکان چۆن بگۆڕم قوربانی چاکان دەبم خزمەتکارتانم هیوادارم ئەو پەیوەندی ئەو پەیوەندیەدارە ئەو متمانەیە کە هەیە لە نێوان بچووکی ئێوە و ئێوەدا هەتا هەتایە هەبوو هەر خزمەتکاری ئێوە بووم هەر بە خزمەتکاریشتان دەمرم لرخساري شعر قرين لرخساري شعر قرين خم خواري كرد تاكري تناشرين برخساري كرد لرخساري شعر قرين خم خواري كرد تاكري تناشرين برخساري كرد من دالو شيت راست قون منيش من دالشي سرس بيمو سرشيتي لا ساري كرد زارم شعري پێدانایە زارم شعری پێدانایە لە حەژمەتی ورگ و قەڵەم چاو شۆڕانی دەرباری کورد زارم شعری پێدانایە زارم شعری پێدانایە لە حەژمەتی
ورگ و قەڵەم چاو شۆڕانی دەرباری کورد وەک کاوەلی چەقەنەیان هەدانادا بۆ گەمبۆڵ و جەلادانی قۆچداری کورد خەونێکم دی لەم خەوەدا ئەهرومەز دەگەڕا بۆوە نیشتیمانی کەڤناری کورد خەونێکم دی لەم خەوەدا ئەهرومەز دەگەڕا بۆوە نیشتیمانی کەڤناری کورد هەوری ئاسمان لاڵ و پاڵ بوو لەبەر زرمەی گەڕی شایی و هات و هەوی شاسواری کورد بەیانیان ئاوێزانی گزنگ دەبووم تێم دەچریکان بۆ خاک ئاڵا ئاکاری کورد ئێوارانیش ڕێی ژوانم گوڵڕێژ دەکرد بۆ کوڕگەل و چیژ و کاڵی دڵداری کورد گوتم ئۆخەی خۆلۆتیەکەی بەغدای ڕاونا خڕکە بەردوو خوترەداری هەژاری کورد گوتم ئۆخەی خۆلۆتیەکەی بەغدای ڕاونا خڕکە بەردوو خوترەداری هەژاری کورد ئۆخەی ڕێگەی گەڕانەوەم ئۆخەی بێکۆت ئۆخەی بێشە و چەم و چێلگە و بەیاری کورد ئۆخەی ئاسمان ئۆخەی زەوی ئەستێرە و مانگ ئۆخەی هاوین پاییز زستان بەهاری کورد ئۆخەی ماچی ئازیزانی ڕوو هەتا و گاز ئۆخەی ماچی ئازیزانی ڕوو هەتا و گاز ئەشی عومرێک چاوەنواری دیداری کورد ئۆخەی ئاوی زنەوکانی دۆی کوندەڵان ئۆخەی خوی بنسابات و دەواری کورد ئۆخەی مەرجی ناوازیزان چوونە ژوانی تا هەتایەی خاک خۆڵی بۆنداری کورد لەم خەوەدا هاوارم کرد خەونە مەڕۆ لە خەویشدا خوانە هاتە هاواری کورد کاتێ هەستام چ ببینم تەڕاتێنی گۆڕ هەڵکەنە و کەمتیاری کورد کاتێ هەستام چ ببینم تەڕاتێنی گۆڕ هەڵکەنە و کەمتیاری کورد نەکرمم بچمە ژێر زەوی نەباڵدارم بچمە ئاسمان ئەدی چ بکەم کردگاری کورد نەکرمم بچمە ژێر زەوی نەباڵدارم بچمە ئاسمان ئەدی چ بکەم کردگاری کورد دەکشێمەوە تەوری تکریت چاوەڕێمە دەڕۆمە پێش ڕەبانی و حکمەتیاری کورد ئەوان هەردوو دەمی تیژی یەک مەقەستن بۆ بڕینی بەندی دڵی داخداری کورد ئەوان هەردوو دەمی تیژی یەک مەقەستن بۆ بڕینی بەندی دڵی داخداری کورد چاو لە بەغدا قوڵ لە تاران گوێچکە لە شام لە ئەنقەرەش کەمتەر کران کەوماری کورد لە زمان و سەر بێزارم دیسان چاوم لە ئێوەیە زارۆیانی نەداری کورد سەرێکی دی بە ئەستۆوە بنووسێنن زمانێکی دی بخەنە ناوزاری کورد لەدایک بن هەتا ئێوە نێنە دنیا خوێنی تازەی تێناگەڕێ دەماری کورد پارێز بکەن لە سفلسی بیری دڵبی بن پژاومان لە ئایدزی ڕەفتاری کورد پارێز بکەن لە سفلسی بیری دڵبی بن پژاومان لە ئایدزی ڕەفتاری کورد گومان بکەن لەمان لەوان لەدار لەبەرد گەرنا لە چێوە پاشکەوتون سەرداری کورد لە دامێنی چەند سەرخێڵی هوتۆ تووتچی داشەهارەی هەر چوار دەور و کەناری کورد پارێز بکەن لە سفلسی بیری دڵبی بن پژاومان لە ئایدزی ڕەفتاری کورد گومان بکەن لەمان لەوان لەدار لەبەرد گەرنا لە چێوە پاشکەوتون سەرداری کورد لە دامێنی چەند سەرخێڵی هوتۆ تووتچی داشەهارەی هەر چوار دەور و کەناری کورد ئەو بۆ کاسە و پۆڵپۆتانە لە کوێوە دێن بۆ جێڕانی ئاشە خوێن و کوشتاری کورد لەدایک بن کوڕانی سەدەی ئایندا هەڵوەیانی گەردن بەرزی کۆساری کورد
لەدایک بن هەڵگرانی چرای زەردەشت پەری زادە و شۆڕە سواری دێوشاری کورد لەدایک بن ژەنجی مێژوودا بشۆرن با گوێی دنیا بەئەنجێوێ بڕیاری کورد